امڕۆیەمە وەکو زانایانی قەزای سی سادق و هاوڵاتیانی قەزای سی سادق کۆبوونەتەوە بە مەبەستیەوەی ئیدانەکردنی کوشتن و لەناوبردننی مسلمانانی بۆرما بۆیە لێرەوە وەکو مسلمانێک عەزێت بە ئازارەکەین لەبەرەوە ئێمەش گەلێکی ستەمدیدەین بۆیە لێرەوە ناڕزایی دەرەبڕین و ئیدانەی ئەو هەموو کۆمەڵکوژی و عەزێدانی مسلمانانە دەکەین لە بۆرما چونکە خوای گەورە ئینسانی بە ڕێز گرتووە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم و ئینسان خوا ژیانی پێداوە نابێ ئینسان ژیانی لێسەنێتەوە بۆیە لێرەوە ئیدانەی هەر کارێکی تون و تیژیەکەن بەرامبەر بە مرۆڤایەتی لە هەر شوێنێ بکرێ لە ئێران بکرێ لە هەر لایەنێکی بەرامبەر بە کورد بکرێ بەرامبەر بە هەر میلەتێ بکرێ و بەتایبەتی ئێمە وەکو مسلمان یەک جەستەین هەر مسلمانێک لە هەر شوێنێکی ئەم دنیایە عەزێت بکێشێ یا عەزێت بدرێ ئێمە ئیدانەیەک بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ بەشداریمان کرد لە گرتبوونەوەیەکە بۆ پڕۆتیستۆکردن و ئیدانەکردن و مەحکومکردن و ڕیسواکردنی ئەو کارە دوڕندانەی کەوا لەلایەن بوزیەکان و ئەکرێتە سەر موسڵمانانی بۆرما ئێمە لێرە بەڕاستی ئەوە بچووکترین ئەرکی سەرشانمان بوو ئەنجامماندا لە کوردستانەوە بەرامبەر بە موسڵمانانی بۆرما داواکارین لە خوای پەروەردگار بچێ بەهانایانەوە و خوای پەروەردگار دەستی زوڵم و ستەمیان لەسەر هەڵبگرێت وهروەها داواش ئەکەین لە هەر وڵات و بەتایبەتی نەتەوە یەکگرتووەکان کەوا ئەوان هەمیشە باسی مافی مرۆڤ ئەکەن ئەوانشە مرۆڤن لەوێ سوکایەتیان پێ ئەکرێت